هەشتەم ژینگە و تەندروستی. لە پێناو ژینگەیەکی تەندروست بۆ وڵاتیان بۆ ئەوەی ژینگە و تەندروستی گشتی نەکرێتە قوربانی چاوچنۆکی خاوەن کارگە و پاڵاوگەی نایاسایی بۆ کۆتاییهێنان با بوونیاتنانی باڵەخانە و پرۆژەی نیشتەجێبوون لەسەر حسابی ژینگە و ڕووبەری سەوزایی لە پێناو بەهێزکردنی چاودێری خۆراک و دەرمان و ڕێگری لە هاتنەناوەی خۆراک و دەرمانی خراپ. کۆمەڵی دادگەری کوردستان بەم پلانە کار بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان بە پێی ستانداردە گیانیەکان دەکات. 1. داخستنی سەرجەم پاڵاوگە و وێزگە نایاسایەکانی سوتەمەنی کە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستانن. 2. پابەندکردنی سەرجەم کارگەکان با ڕێنمایەکانی ژینگە و تەندروستی و زامنکردنی تەندروستی و سەلامەتیە وڵاتیان. 3. دامەزراندنی سیستمی بەکارهێنانەوەی ریسایکلین کە سوودوەربگرێت لە پاشماوەکان و بیان کاتەوە بە سەرچاوەی وزەی سوودبەخش. 4. پارێزگاری لە سروشتی کوردستان و ڕێگری لە شێواندنیان لە ژێرناوی پرۆژەی بازرگانی و نیشتەجێبوون لەگەڵ زیادکردنی ڕووبەری سەوزایی بە پێی ستانداردە کارپێکراوەکان. 5. بەهێزکردنی چاودێری خۆراک و دەرمان و ڕێگرتن لە هاتنەناوەی خۆراک و دەرمانی خراپ و ماوە بەسەرچوو. ڕێگریکردن لە قۆرەخکاری بازرگانیکردن بە دەرمان. 6. دەرکردنی یاسایەکی تایبەت با ڕێخستنی خزمەتگوزاری تەندروستی پێشکەوتوو بەڕەچاوکردنی دەستەبەری چارەسەرکردنی بێبەرامبەر بۆ هاوڵاتیان و گرنگیدان بە بنەمای خۆپاراستن پێش چارەسەرکردن. 7. کارکردن بۆ باشکردنی گوزەران و ژیانی ژینگە پارێزان و زامنکردنی مافەکانیان. 8. بەهێزکردنی ڕۆڵی چاودێریکردنی تەندروستی بۆ بازاڕ، مزگەوت، چێشتخانە، سەیرانگا و شوێنە گشتیەکان.